لە ئیندیانای ئەمریکاوە بەڕێز باڵیۆز فەیسەڵ ئیسترابادی باڵیۆزی پێشووتری عێراق لە نەتەوەیەکگرتوەکان لەگەڵمانە بێت سەبارەت بە دۆخی وزە بەگشتی لە نێوان عێراق و ئێراندا. بەڕێز باڵیۆز بەخێر بێن، خۆشحاڵم لەگەڵمانی. ئەمریکا دەیەوێت عێراق لە بواری وزە پشت بەخۆی ببەسێ، ئەمە چ خراپێکی بۆ عێراقتیایە؟ يعني هو هذا هسه الموضوع اللي ما بين يعالج ما بين الولايات لنێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و عێراق بە هەڵواستایی ماوەتەوە کە بابەتی ئازادی و سەربەخۆیی عێراق لە ڕووی وزەوە و هەروەها لە ڕووی سیاسیشەوە لە ئێرانەوە تا عێراق سەربەخۆ بێت لەو دووڕوەوە لە بەرامبەر ئێران. ئایا ئەمە دەکرێت یاخود نا؟ ئەمە پرسیارێکە لە بەردەم حکوومەتی عێراقدا. زۆر باشە. ئەمریکا داوا دەکات کەرتی وزە لە هەرێمی کوردستان وەکو جێگرەوەیەک بۆ غازی وڵاتانی دیکە سیر بکرێت، کەواتە هەماهەنگی هەولێر و بەغدا بۆ ئەم پرسە تا چەنە گرنگە؟ هو طبعا حل بەدڵنیاییەوە چارەسەرکردنی کێشەکان لە نێوان هەولێر و بەغدا زۆر گرنگە بۆ هەموو پرسێک، نەک بەتەنیا بۆ پرسی وزە، چونکە ئەگەر ئێران کاریگەری هەبێت یان نا دەبێ هەولێر و بەغدا کێشەکانیان هەر چارەسەر بکەن و دەبێت بە یەکەوە کار بکەن بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکەن و با بڵێن پرسە هەڵواستراوەکان یەکلایی بکەنەوە. ئیدارەی ئێستای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەی کە لە ویلایەتی یەکەمی حوکمڕانیدا دۆناڵد ترەمپ ئەمانە هەولیان داوە پێشتریش کە عێراق لە ڕووی وزەوە سەربەخۆ بێت و لە ئێران جیا بێتەوە، بەڵام لەمەدا سەرکەوتون نەبوو. ئیدارەی پێشووتریش ئیدارەی جۆ بایدن بە هەمان شێوە هەوڵێکی ئەو تۆیان پیشان نەدا لەمڕۆوە. وەیە پرسیارەکە ئێستا ئەوەیە ئایا حکوومەتی ئەمریکا سەرۆکوەزیرانی خود سەرۆکی ئەمریکا دەتوانێت چارەسەرەکان بسەپێنێت و پێم وانییە کێشەکە تەنیا لە نێوان هەولێر و بەغدا بێت، بەڵکو بابەتەکە لە ڕووی وزەوە پێویستی بەوە هەیە کە لێک تێگەیشتنی باشە بێت لە نێوان عێراق و وڵاتێکی دیکە کە دەکرێت سعودیا یاخود ئوردن بێت بەوەی کێشەی وزە لە نێو عێراق چارەسەر بێت. زۆر باشە. ئەمریکا ئامادە نییە کە لێخۆشبوونەکەی درێژ بکاتەوە. عێراقیش بەدوای جێگرەوەی ئاگەڕێ. ئەمریکا تێگەشتنی بۆ ئەوە هەیە عێراق ناتوانێت بەم دەم و دەستە بە زووی پرسی غاز چارەسەر بکات. هذا هو السؤال. ئەمە پرسیارە گرنگەکەیە، ئەمە ئەوەیە کە دەبێت وەڵام بدرێتەوە. عێراق ئێستا ناتوانێت و قابلیەتی ئەوەی نییە گازی پێویست پەیدا بکات بۆ ئەوەی کەەوە بەرهێنان لە کەرتەکەدا بکات وە لە وێزگەکانی بەکاری بهێنێت. بۆیە ئەگەر بێت و گازی ئێران لە عێراق ببرێت ئەوە عێراق لەکوێ سەرچاوەکانی خۆی پڕ دەکاتەوە لە پێویستی وزە. ئەمە پرسیارێکە لە بەردەم حکوومەتی عێراقدا ماوەی 10 ساڵ پێش ئێستا ئەو کاتێک کە ترەمپ یەکەم ویلایەتی گرتە دەست باسییان لەو پرسە کرد کە دەبێت کێشەی گاز و سەرچاوەکانی وزە لە ئێران وەرنەگیرێت، بەڵام لەو کاتەدا ئامادەسازی پێویست نەبوو بۆ ئەوەی ئەو هەنگاوە لە عێراق بندرێت. نە عێراق نە سعودیە ئەم توانایان نەبوو کە با بڵێن ئەو بۆ شاپڕ بکەنەوە کە ئێران جێی دەهێنێت. بەڵام ئایا ئێستا ئەو توانایە هەیە لەلایەن سعودی و ئوردن و وڵاتانی دیکە تاکو ئێستا ئەم بابەتە تەموم ژاویە؟ باشە بەڕێز باڵیۆز، ئەم هەنگاوەی ئەمریکا دەکرێت وەک سزای عێراق سیر بکریان هەنگاوەکە لە چوارچێوەی سیاسەتی زۆرترین گوشارە دژی ئێران. أعتقد هذا احتمال قوي. من پێم وایە ئەوەی کە ئەمە فشار بێت ئەگەرێکی گەورەیە لەبەرەوەی دەکرێت عێراق بەر سزاکانیش بکەوێت، بەشێک لە سزاکانی ئەمریکا بەسەر عێراقدا بسەپێنێ، بە تایبەتی ئەو سزانەی کە سەرۆک دۆناڵد ترەمپ دەیسەپێنێت. دەبێت عێراق بە جۆرێک لە جۆرەکان خۆی لەم بابەتە ڕزگار بکات لەبەرەوەی کێشەی زۆر گەورە لە عێراقدا هەن و بەڕاستی پێویستیمان بەوە نییە بچینە نێو کێشەکانی ئێرانیشەوە ئەوانیش تووشی خۆمان بکەین، دەبێت ئێران خۆی کێشەکانی خۆی چارەسەر بکات. ئێمە پێویستمان بەوەیە
لەو پەیوەندیانە بینە دەرەوە کە پشتیان بە ئێران بەستووە دەبێت پشت بە خۆمان ببەستین پشت بە وڵاتانی دیکە بەستین لە ناوچەکە کە کێشە دروست ناکەن لەسەر ئاستی نێوخۆیی کە ئێران دروستی کردو لە نێو عێراق. زۆر باشە بەڕێز باڵێز ینی لێکەوتەکانی ڕاگررتنی هاردەی غازی ئێرانی لەسەر عێراق چێ بێ خۆ دەزانی ئەوەی کە کارەبای عێراق دابینە کە هەر ئێرانە غازی ئێرانە یعنی ئەمە قەیرانی کارەبا لە عێراق دروست ناکات بلا شك ولكن السؤال قەیرانێکی گەورە دروست دەکات عراق ئێستا پرسیارەکە ئەوەی 20 ساڵە گاز لە ئێران دەکرێت تاکەی هەر گاز لە ئێران دەکرێت تاکەی لەمە بەردەوام دەبێت ئێمە گازمان لە نێو عێراق هەیە بۆچی پشت بە گازی خۆمان نابەستین بۆچی گاز لە ئێران بکڕین بەڕاستی ئەمە بەشێک لە هۆکارەکەی پەیوەندی بەوەوە هەیە کە ئەمە ئامرازێکە بۆ سوپیکردنەوەی پارە لەلایەن حکوومەتی ئێران و بەرپرسانی حکوومەتی ئێرانی سەرباری ئەو گەندەڵی لە نێو عێراقدا هەیە لەو ڕێگەیەوە پارە سپی دەکرێتەوە بۆیە ئێمە لەمەوە گەیشتوین بەوەی کە بگەین بە کۆتایی لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی لەگەڵ ئیدارەی دووەمی دۆناڵد ترامپ عێراق دەبێت بە هەر زۆرێک بێت چارەسەرێک بدۆزێتەوە لە بری پشتبەستن بە ئێران ڕاستیەکەیشی ئەمە هەر گەلی عێراقیش چاوەڕێ دەکات لە حکوومەتەکەی. بەڕێز باڵیۆس فەیسەڵ ئیسرابادی باڵێزی پێشووتری عێراق لە نەتۆ یەکگرتووەکان سوپاس بامەدەبوونی بەڕێستان لە ئیندیانای ئەمریکاوە لەگەڵمان.